38 للمنظمة العربية للمسؤولين عن القبول والتسجيل في الجامعات بالدول العربية. باسم اللجنة التنظيمية واللجنة التعليمية نرحب بضيوفنا الكرام من داخل وخارج العراق، فأهلا وسهلا بكم. والآن نقف وقفة إجلال واحترام لشهدائنا الأبرار لما قدموه من تضحيات لأجل السلام والأمان لشعوبنا. الجلال والجمال والثناء والبهاء في رباك في رباك، الحياة والنجاة والهناء والرجاء في هواك في هواك. هل أراك سالما منعما وغانما مكرما، سالما منعما وغانما مكرما. هل أراك في علاك تبلغ سماك موطني موطني. تفضلوا بالجلوس. والآن كلمة رئاسة جامعة السليمانية التقنية يلقيه الأستاذ المساعد الدكتور آلان فريدون رئيس المؤتمر ورئيس جامعة السليمانية التقنية، فليتفضل. السادة الحضور، السيد معالي وزير التعليم العالي والبحث العلمي في إقليم كردستان العراق الدكتور يوسف قوران، السادة الأمين العام ورئيس وأعضاء المنظمة العربية للمسؤولين عن القبول والتسجيل في الجامعات بالدول العربية، السادة البرلمانيون، رؤساء الجامعات، العمداء، المدراء العامين، الضيوف الأجلاء المحترمون، أفعمت شوقا بكم وتيقنت أن مجيئكم يومئ بالجذل، ولا يجلى من الخير إلا التواكب مع هذا الركب الحضاري السريع الذي دفع الناس إلى نجدان الامتزاج بالعقول الأخرى والتجاذب فيما بينها، ولا سيما نحن أبناء العلم وأحفاد الأكاديميين. فسلاما للأيادي اللائي تطمحن في استعادة قيمة الإنسان، وسلاما لقلب ينبض بالحق وينصح بالسعاف، وسلاما لمن جاء بثغر خود يبتسم وينقل تلك الابتسامات من جيل إلى جيل. سادة الأجلاء، اليوم وبعد مرور مراحل من السكون والانعزال من الجانب الكردي، رأينا بكل فخر بعد الانتفاضة الميمونة وتأسيس حكومة إقليم كردستان كيف ولجت ماكنة اللفظ في الثقافة الكردية في ماكنة المسكوت عنه في الثقافة والفكر العربيين. لكننا لم نكن منصفين لو لم نعترف بأن الثقافة الكردية ذاتها مصابة هي الأخرى بذات الداء، وإن الخطاب الكردي أيضا جزء من الخطاب الشرقي العاجز عن معاينة الاختلاف وبناء الجسور الثقافية بين أصحاب الرؤى المغايرة. ولا نكون منصفين أيضا لو لم نعترف بعمق وإنسانية الجانب المضيء من الثقافة العربية التي تمثلها أقلام تقوم بتفكيك ونقد الواقع الثقافي العربي بشكل تدفع بالثقافة الكردية
أيضا إلى مراجعة ذاتها وتشخيص نقاط الضعف في خطابها بشكل يخدم الثقافتين والخطابين معا نحو مستقبل شفاف يسمي الأشياء بأسمائها. ومن جهة أخرى فمثولتكم في مدينة السليمانية العاصمة الثقافية لإقليم كردستان العراق، عاصمة الثقافة والعلم والتعايش قبل سنين طوال، مدينة أعلام خدموا اللغة العربية وزادوا عن علومها وثقافتها وأصالتها، لهي خير دليل على توغل هذه العاصمة للتواصل الحضاري والثقافي بين الشعوب المختلفة. فهذا اللقاء كان بداية لتجاوز مرحلة السقوط، المرحلة الجليدية التي دامت سنين طوال، وإنما سقط من أصنام أيديولوجية وسياسية واضطهادية من أمثال هولاكو حولوا السليمانية من التواصل بين الشعوب إلى سليمانية التقوقع والانعزال القومي والطائفي. وبسقوط تلك الأصنام استعادت السليمانية مجدها لتبدأ مرحلة جديدة من التواصل بين الشعوب والثقافات والأديان والمذاهب التي لم تجد أرضية مناسبة من قبل للحوار والتواصل. لذلك فإن أول ما يرمي إليه هذا الملتقى هو توثيق أواصر ذلك الحوار الذي أول ما يتطلب إلغاء العنف في حياتنا، سواء أكان عنفا سياسيا أو اجتماعيا أو ثقافيا، عرقيا أو طائفيا أو دينيا، وإلغاء الاستعلاء الثقافي الذي طغى على ساحتنا الفكرية من خلال ديمقراطية الخطاب الثقافي قبل ديمقراطية الخطاب السياسي، وكذلك من خلال دمج الثقافة الناطقة بالعربية بالثقافة الإنسانية بشكل عام بعيدا عن التقوقع والتوهيمات گۆشەگیریەک و وەهمێک تایبەت بە پاساوانی کردنی شوناسی عەرەبی ئامە دەبوانی بەڕێزە. ئەم دیدارە یەکەمین هەنگاوێکە بۆ پشتیوانیکردن لە پەیوەندیەکانی برایەتی و زانستی لە نێوانماندا و هەروەها هیوادارین زانکۆکەمان ماڵی دووەمتان بێت کە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی پێشوازی لە هەموو هەنگاوێکی ئێوە دەکاتە بەرەو شاری ئارامی و وەفا و گەرموگوڕی بۆ ئێوە و بۆ مێژوویەکی ڕۆشنی برایەتی لە نێوانماندا، چونکە ئێمە پێویستێکی زۆرمان بە چاندنی گیانی برایەتی و لێبوڕێی هەیە لە نێوان ڕۆڵەکانی هەردوو گەلدا بۆ ئەوەی دووبارە ژیان بگێڕینەوە بۆ خاکە سوتاوەکەمان و زەردەخەنەی هیوا بخەینە سەر لێوی شاخە سەربەرزەکان و بیابانەکانی سیمبۆڵی مێژووی سەربەرزە کە پیاوانی مێژوویی پێگەیاندووە. شورایەک دروست بکەین کە بمان پارێزیێت لە شەڕانگێزان و ئەحمە شەوقیش لە شەعرێکیدا کە بەڕەگەز کوردە دەڵێت بە زانست و پارە خەڵکی ماڵ و مڵکی خۆیان دروست دەکەن. ماڵ و مڵک بە نەخوێنەواری دروست ناکرێت کەواتە زانست کۆڵەکەی سەرەکی ئێمە هەیە بۆ پەرەپێدان بە پڕۆژەی هاوکاری و گەشەپێدانی نێوانمان لە هەموو کاروبارەکانی ژیانماندا کە لە ئێستادا بریتیە لە چارەسەری هەڕەمەکی و ئەوەش نیشانەی گەندەڵی حکوومەت و زەڵبوونی نەخوێندەواری و دواکەوتووی. ئاما دەبوانی بەڕێز میوانەکان لەم دیدارەدا لە بیرمان ناچێت کە ئاماژە بە ڕۆڵی پێشەنگ و ڕۆڵی پێشنگانی بە ڕەجەڵا تاڵبانی بدەین کە بەردێ بناغەی برایەتی کوردی عەرەبی دانا و هەموو ئەوشتانی ڕێککێشیەکێش کرد کە دیکتاتۆرەکان چاندیان بە درێژایی مێژوو لە نێوان هەردوو گەلی کورد و عەرەبدا و ئەوەی کە سیاسەتە ساختەکارەکان دروستیان کرد و درزیان تێکرد ئەو چای کردەوە. باشترین شتێکە بوو درێت قسەکەی جەواهیریە کە لە سەبارەت بە وتی ئەمە چەند بابەتێ چەند بەیتێکی شعری جەواهیریە کە بۆ مام جەلالی دەڵێت لم تدري إنا كفاء الضر والمحن وحسب الشعر فخرا أن يحوز على رام كمثلك
ندب ملهم فطن مرة أخرى جارێکی تر پیرۆزباییتان لێ دەکەین بۆ ئەم کۆشانەتان و سپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە ئامادەن وەک گوێندەری ڕێکخراوی عەرەبی بۆ قبوڵکردن و تۆمارکردن لە زانکۆکانی وڵاتانی عەرەبی. هیوادارین بتوانین پێکەوە دروشمی کۆنگرەکەمان جێبەجێ بکەن کە بریتە لە خزمەتکردنی خوێندکاران کۆمان دەکاتەوە. خزمەتکردنیەکە بۆ هەموو کارە باشەکانمان کە دەمانێت بیچێنێت لە کۆمەڵگاتە بۆ دروستکردنی کەسێتی و کارکتەری خوێندکارە بەڕێزەکانمان بۆ دروستکردن و بەدیهێنانی دۆڕۆژێکی گەشت بە وڵاتەکەمان. سپاس و پێزانینمان بۆ لیژنەی ئامادەکار و ڕێکخەری کۆنفرانسەکە و هەروەها لیژنەی زانستی و هەموو ئەوانەی کە پشتیوانیان کرد لە ڕێکخستنی ئەم کۆنفرانسە و بژین و بمێنن بۆ ئێمە بۆ کوردستانی عێراق و بۆ عێراق و برایەتی کورد و عەرەب و هەمووان ساغ و سەلامەت و داهێنەر بن. سپاس بۆ دکتۆر ئەلان فریدون. معالي وزير التعليم العالي والبحث العلمي الدكتور يوسف غوران فليتفضل لإلقاء كلمته. بعينتان باش صباح الخير أيها السادة الحضور ضيوفنا الكرام أهلا بكم بخير بين بوش شاركة شاري سليماني شويني سربرزي وشويني قرباني دان شويني برايتي ودلسوزي شاري الشيخ معروف نوديي وكاغ أحمد الشيخ مولانا خالد والشيخ محمود حفيد. أم شارع كالقطافخانة ديرينا كان هيدا كساني زانا وأديبان وكساني باش خوانيان طاول كردو كجهان إسلامية بر كردو زانست و زانیاری و کارە چاکەکانی خۆیان. ئەمڕۆ ئەم شارە سەربەرزە بە میوانداری کردنی کۆنفرانسی 38مین ساڵەی ڕێکخراوی عەرەبی بۆ قبوڵکردنی خوێندکاران لە زانکۆکان لە وڵاتانی عەرەبی. خوشک و برایانی بەڕێزم، یەکێک لە سیفەتە هەرە دیارەکانی ئەم کۆنفرانسە بریتیا لە لەپێگەیشتنی هەڵبەهێش کە دەرەنجام بێ هەوڵ و کۆشی دڵسۆزانەی زانکۆکانمانە بۆ جێبەجێکردنی چەندی پرۆژەی استراتیژی زانستی و ئاکادێمی کە خزمەتی کۆمەڵگا دەکات و پەیوەندی دێرینەی برایەتی کوردی عەرەبی بەهێزتر و پتەوتر دەکات لەگەڵ بەرەوپێشبردننی کۆڵکەکانی کارکردن لە تەکنیکەکانی کارکردن بۆ گەیشتن بە بنەمای زانستی و مرۆڤایەتی. لەمیانەی ئەزم و نەزانستی و کارگەڕیەکانەوە بەتایبەت کاری قبوڵکردن و پرۆسەکەی قبوڵکردن کە لە وڵاتانی عەرەبی و عێراق و هەرێمی کوردستان بەکاریان پێدەکرێت دەری دەخات کە زانکۆکانمان پێویستیان بەوەیە کە سەربەخۆ ئازاد بنن لە ڕووی وەرگرتنی خوێندکاران لە بەشە جیاواز و کولە جیاوازەکانیاندا یاخود لە پەیمانگەکانیاندا کە لانکەی پێگەیاندنی کادری مامناوەندیە لە کۆمەڵگادا. بەڵام ئەم قبوڵکردنە پێویستی بە هەڵوەسەکردنیەکە لەسەر کۆمەڵێک ستانداردی پێوانهەیە بۆ بەڕەچاوکردنی حەز و ئارەزوی خوێندکاران و بۆ ئەو هەڵبژاردننی ئەو بەشەی کە دەیانێت بیخوێن و دەریاریکردن دەشاکردنی دواڕۆژیان ئامادەبوانی بەڕێز لێ کۆڵینەوە کۆمەڵاسیەکان سەرماندویانە کە گەورەترین و گرنگترین پاڵنەر بۆ ڕیشەکێشکردنی گۆشەگیری و دەمارگیری بەڕووی نەتەوەکانی تردا بریتیا لە ئاوێتەبوون و تێکرانەوە و تێکەڵبوونی میلەتان و کۆمەلگاکان لەگەڵ یەکتریدا و پێکەوە ژیان لە نێوان ڕۆڵەکانیاندا و هەنگاونانی شارستانیانە و مەدەنیانە و نزیکردنەوەکان لە یەکتری و دروستکردنی شوورێکی چەند شوورێکی معنەوی بەهێز لە نێوانیاندا. لێرەوە بۆ بەدیهێنانی ئەو پرەنسیپە زانستیەش ئەو کۆمەڵگەیانەی کە لەم ناوچەیەدا دەشین پێویستی کێشگا زۆریان بە چاندێنی گیانی پێکەوە ژیان و ئاوێتەبوون هەیە لە نێوان خۆیاندا. ئەوەش لە ڕێگای پلاندانان بۆ پەیڕەوکردنی چەند سیستەمێکە بۆ قبوڵکردن کە نەرمیان تێدا بێت توانایی تێدا بێت کە خوێندکاران و توێژەران و مامۆستایان لە زانکۆکان و لە نێوان زانکۆ کوردی و عەرەبیەکاندا هاتوچۆ بکەن و بەتایبەت لە گەڵ وڵاتانی دراسی ناوچەکە بەگشتی. ئەوەش بێگومان دەبێتە هۆی پتەوکردنی کارلێکی زانستی و شارستانی لە نێوان زانکۆکانمان و کۆمەڵگە جیاوازەکانماندا. بۆ بەدیهێنانی ئەو ئامانجایەشە وەزارەتەکەمان
هەر لە سەرەتای دەستپێکردنی کارکردنیەوە دەستی کرد بە جێگەی سیستەمی پۆڵە کۆلۆنیلی کە ئازادی خوێندکاران لە گواستنەوەدا ڕەچاو دەکرێت لە جیهانی ئیسلامی ناوچەکەش بەگشتی پێویستێکی جگا زۆرمان بە پەیڕۆکردنی سیستەم گەلێکی خوێندندا هەیە کە یارمەتیدەر و هاندەر بێت بۆ کارلێکردن و بێگەیشتن لە نێوان خوێندکاران و مامۆستایاندا و بەشدار بێت لە دروستکرد داپۆشین و نوێشتێنی ئەو درسە دروستکراوەی کە هەیە لە ڕووی سیاسی و نەتەوەی لە نێوان کۆمەڵگاکانماندا ئامادەبوانی بەڕێزخۆشک و برایانمان ئێمە هەمیشە کار دەکەین لە پێناوی ڕێخستنی سیستەمەکانی قوبوڵکردن لە زانکۆکانماندا و هیواداریشین ئەم دیدارە شەکۆشی باش بکات بۆ گەیشتن بە هەنگاوەکانی بگەشتن بە ئاستی دروستکردنی پردی پەیوەندی و نانی هەنگاوی گەورە و بەشداریکردنی سەرجەم زانکۆکان چونکە گونجاتین ڕێگایە بۆ لە نزیک بوونەوە بەشداریکرد لە نێوان زانکۆکاندا کە دەبێتە هۆی ئاسانکردنی ئەو ڕێگە سەختەی لە بەردەمماندایە و ڕێگە خۆشکەر دەبێتەوە بۆ ئەنجامدانی ئاڵوگۆڕی زانستی و ئەکادمی و بیر و هزری ڕۆشنگەرانە. دەمەوێت دەم هەلەش بقۆزمەوە لەم بۆنە پیرۆزەدا کە داواتان لێ بکەم کە کۆنفرانسە بەڕێزەکەتان گرنگیەکی ئەجگار زۆر بدات بە قوبوڵکردنی کەسانی خام پێداویستی تایبەت لە زانکۆ پەیمانگاکاندا چونکە لە سەرجەم سەردەمە مێژوویەکاندا چەندین ئەستێرە لە ئاسمانی شارستانەکاندا دەرکەوتون و چەند نابێک بوون کە تاریخ حکمی داوە لەسەر مەزنی و گەورەی و پێگەی باڵیان هەندێکیان مێژویان گۆڕیوە لە قۆناغی بە قۆناغی کرد هەندێکیشیانە چوونەتە ناو قوڵای فەلسەفە و هزری ڕاست و دروستەوە و ڕێنمایی پێشکەوتن و پەرەپێدانی مرۆڤایەتیان پەخش کردووە لەبەر ئەوە گرنگیدان یاخود باخ پێدانیان بە کەسانی پێداویستی کەسانی خاوەن پێداویستی تایبەت شتێکە خوازراوە نەک لەبەر هۆکاری مرۆڤانە بەڵکو لەبەر ئەو وزە مرۆڤایەتیە گەورەی پڕ لە بەهرە و هزرەی کە پێویستە بیان دۆزینەوە و پشتیوانیان بکەین و هانیان بدەین. ئارزومەندانی پێشکەوتنی ئەکادمی ئێمە خۆشحاڵین بە هاتنی ئێوە ئەم کۆنفرانسەشتان و باسکردنی بابەتێکی هەستیار لەم چەشنەیە کە پەیوەندی بە نەوەی پێشنگەوە هەیە بەرەو دوا ڕۆژ خۆشحاڵین بەوەی کە خاڵی دیدار و بێگەیشتنی بیر و بۆچوونەکان بریتی بێ لە خزمەتکردنی خوێندکاران مادەم ئامانجەکە ئەوەندە باڵا و بەرزە و هیوادارین کە دەرەنجامی بیر و بۆچوونەکانتان لە خزمەتی پێکانی و ئامانجە پیرۆزەدا بێت کە ئێمە و ئێوە کۆ دەکاتەوە. لە کۆتایی وتەکەشمدا داوەتان لێ دەکەم کە بە دەرەنجام بە کۆمەڵە دەرەنجامێکی زانستی باش و سرەتی ئەجگار گرنگ بکەن بۆ خزمەتکردنی زانکۆکان و سیستەمەکانی قوبوڵکردنی خوێندکاران و نزیکخستنەوەی نزیککردنەوەی کۆمەڵگاکان چونکە نزیک بوونەوە و پەرەسەندن و دوورخستنەوەی توندوتیژی و تیرۆستی هەموو پەیوەندیان بە پەرەسەندن و پێشکەوتنی زانکۆکان و ڕۆڵی زانکۆکانەوە هەیە لە ویژدانی پێشکەوتنی شارستانیدا. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام کارمان کردووە بۆ تاوتوێکردنی پرسە گرنگەکان کە پەیوەندیان بە زانکۆکانەوە هەیە لەگەڵ چۆنەتی پەرەسەندنیان و خاڵەکانی بێگەشتنمان لەگەڵ زانکۆکانی تر و کۆمەلگاتە و دروستکردنی پەیوەندی پتە و لە نێوان زانکۆکان لەناو هەرێم و لە دەرەوە هەرێم و عێراق و وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی جیهانیش گومانشی تێدا نییە پرسی قوبوڵکردن لە زانکۆکاندا یەکێکە لە پرسە سەرەکیەکان بۆ خزمەتکردنی خوێندکارانمان و کۆمەڵگاکەمان و سەرجەم مرۆڤایەتی. دووبارە بەخێربێنەوە بۆ ماڵی دووەمتان بۆ شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و ئەدەب مەناری ئازادی و ئازادی خوازان لە وڵاتی پێکەوەژیان و ئەتنیک و ئاینە جیاوازەکان. لە کۆتایشدا پیرۆزبایی لە زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی دەکەم و دەستیان دەکوشم بۆ میوانداریکردنی ئەم کۆنفرانسە ئەکادمیە گرنگە. سپاسیان دەکەین بۆ باش ڕێخستنی کۆنفرانسەکە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بۆ بەدیهێنانی ئامانجەکانتان و ئامانجە هاوبەشەکانمان کە خۆیان لە ئازادی و پێشکەوتن و گەشەسندا دەبینەوە بمێنن بۆ خزمەتکردنی خوێندکاران و کۆمەڵگاکان و مرۆڤایەتی. ساغ و سەلامت بن. وزير التعليم العالي والبحث العلمي.
رئيس اللجنة التنظيمية للمؤتمر والرئيس شنو أما الحالي ذكري كونفرنس وسروكي استاي لجنة كونفرنس باختيار شريف بفرمي وبشكشني وتيك جنابي وزير خاني بالاوت وجنوي زانسي الدكتور يوسف قرن سروكي زانكوي سليماني سروكي زانكوي بوليتكنيكي سليماني دكتور آلان فريد علي سروكي زانكو كانو من داري قشتي رخراوي عربي وقبول كرني خنكاران لزانكو كاني ولاطاني عربي الدكتور بسام محادين أحمد أبواني بريس خوشكو برايان صلاحي خوي جورتان ليبت اگر مال بزانیت که میانداری کردو خوشحال دەبێت و پاشان شوێن پێی ماچ کردو بە زمانی خۆی وتی بەخێر بێن پێشواسی گەرم و بەخێرهاتنی گەرمی ئێمە لە ئێوە نیشانی خۆشحاڵی ئێمە ببوونی ئێوە لەگەڵ ئێمە لەم ڕۆژەدا و پێشوەستان لێ دەکەم لە سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانی عێراق ئەمڕۆ زانکۆی سلێمانی یاخود زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بۆ یەکەمی جار لە عێراق و دوای 34 ساڵ لە دامەزراندنی ڕێکخراوی عەرەبی کۆنفرانسی 38 بینی ڕێکخراوی عەرەبی بۆ بەرپرسان لە قبولکردنی خوێندکاران لە زانکۆکانی وڵاتانی عەرەبی ڕێک دەخات لە ژێر دروشمی خزمەتکردنی خوێندکاران کۆمان دەکاتەوە بە ناوشانی ئاراستە مۆدێرنەکانی قبولکردن و هەندان و چەکسازیکردن و بەرەپێدان ئامادەبوانی بەڕێز کۆنفرانسەکە ئاماژەی ئەوەیە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی بواری خوێندنی باڵۆرینجێزی کۆ بکاتەوە بۆ تاوتوێکردنی چەند پرسێکی گرنگ بۆ بەرە پێشبردننی پرۆسەی فێربوون لە زانکۆ عەرەبیەکاندا خۆشتان دەزانن زانکۆ دامەزراوە فێرخوازیەکان بە تایبەتی لە ناوچەی عەرەبی پەرەسەرنی گەورەی بەخۆوە بینیوە وەک لە بەرزبوون و زیادبوونی ژمارەی زانکۆکان و زیادبوونی ژمارەی قوتە خوێندکارانی قبولکراو و بەرهێنان و بۆیە شتێکی گرنگە کە ئەم بەرفراوانیە هاوکات بێت لەگەڵ بەرەپێشبردننی کوالیتی خوێندن و دانانی چەند پێوەرێکی پێوەر و بنەمایەکی سەرەکی کە پەیوەندیان و بەجۆری قبولکردن و دامەزراندنی چەند سیستەم گەلێکی ئەلکترۆنی نێوە بۆ تۆمارکردنی خوێندکاران هەروەها جیاوازیەکانیش لە مەرجەکانی خوێندن و مەرجەکانی خوێندن شتێکی ڕوونە و بربەستێکی ڕاستەقینەن لە ڕێخستنی سیستەمەکانی قبولکردن لە دامەزراوەکانی خوێندنی باڵادا ئەمیانە بەڕێزەکەن کۆنفرانس کار دەکات بۆ گەیشتن بە کۆمەڵێک دەرەنجام پەیوەندیدار بە خوێندنی نوێ و گرنگی پێشکەشکردنی هەلێک بۆ ئاڵوگۆڕکردنی پسپۆڕی شارەزایی لە نێوان ئامادەبواندا و کردنەوەی دیالۆگێکی بنیادنەر لە نێوان سەرجەم دامەزرا جیاوازیەکان بۆ پێشکەشکردنی چارەسەری ڕیشەیی بۆ بەرەو پێشبردننی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی و قبولکردنی خوێندکاران لە هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبیشە لە کۆنفرانسەکەدا کەسانی پسپۆڕ و ئەکادمی لە 12 وڵاتەوە ئامادۆن لەگەڵ 80 زانکۆ دامەزراوەی زانستی لە عێراق و سەرجەم وڵاتە عەرەبی جیاوازەکانەوە بۆ تاوتوێکردنی 23 وەرەقەی زانستی و سەرجەم ئەو مححورانەی کە قسەکەرەکان باسی دەکەن لە دانیشتەکانی کۆنفرانسەکەدا تەرکیزەکەنەوە لەسەر بەها جەوهریەکاندا کە کارتەکانی کاروباری خوێندکاران و تۆمارکردنی خوێندکاران پەیڕەوی دەکەن کەەوە دەخوازی خزمەتگوزاری فێرخوازی هەبن لە بەپێی ئاستەنگە نەدەوڵەتیەکان و لە کۆتاییشدا دەمێت سوپاسگاری خۆم ئاڕاستی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بکەم هەروەها ئاڕاستی سەرۆکی زانکۆش بکەم بۆ پاڵپشتیکردنی پشتیوانیکردنی بۆ سەرخستنی کۆنفرانسەوە ئەو پەڕی سوپاس و پێزانی خۆم ئاڕاستی توێژەران و وتەپێژانی ڕسمی دەکەم و هەروەها لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە بۆ بەشداریکردنیان و بۆ کۆشە دڵسۆزەکانیان و کۆشی دڵسۆزانیان و سپاسی ڕێکخراوی عەرەبی دەکەم بۆ بەرپرسان لە قبولکردنی خوێندکاران لە زانکۆکانی وڵاتانی عەرەبی و پشتیوانیکردنیان لە سەرخستن و ڕێخستنی ئەم کۆنفرانسە گرنگە هەر شاد و بەختەوەر بن. سپاسی سەرۆکی ئێستای ڕێکخراوەکە دەکەین ئێستاش بە دکتۆر بەسام مەحادین ئەمینداری گەشتی ڕێکخراوی عەرەبی بۆ بەرپرسان لە قبولکردن و تۆمارکردن لە زانکۆکانی وڵاتانی عەرەبی با فەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک بنای خۆی گەورە میهرەبان سپاس بەخۆی گەورە سڵامان لە پێغەمبەر و یار و یاوەرانی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستان هەروەها دکتۆر ئالان فەریدون عەلی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و هەروەها سەرۆکی کۆنفرانس دکتۆر بەختیار ڕەبیع شەریف
سەرۆکی ڕێکخراوی عەرەبی بۆ بەرپرسان لە قوبوڵکردن و تۆمارکردن لە زانکۆکانی وڵاتانی عەرەبی، مامۆستایان سەرۆکەکانی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانی عێراق، نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و پەرلەمانی هەرێمی کوردستان، و هەروەها بەڕێزان ئامادەبووان خوشک و برایانمان بەرپرسان لە قبولکردنی خوێندکاران لە قبولکردن و تۆمارکردنی خوێندکار لە زانکۆ عەرەبیەکان ئامادەبوانی بە ڕێسڵای خۆی گەورەتان لێبێت. لێرەدا کە وەستاوم بەکردنەوەی و دەستپێکردنی دانیشتەکانی کۆنفرانسی 38می ساڵەی زانکۆ بەرپرسانی قبولکردن و تۆمارکردنی خوێندکار لە زانکۆکانی عەرەبی لەم ساتە وەختەدا خۆشحاڵم. سوپاس دەکەم کەسکاری خۆمان بکەین لە وڵاتی میزۆپۆتامیا لە عێراقی برا، دڵی زیندووی ژیان شانازی بۆ پەرەسەرنی پێشکەوتنە دەکەین کە لەم وڵاتە گەورەدا بەدی هاتوون کە بناغەکەی بریتی بۆ لە زانست و زانیاری و هەر لە دێرین و هەر لە کۆنەوە وێڕای هەموو بربەستەکان ئەو گەلە مەزنە کاری کردو ڕوبەڕووی بربەستەکان بێتەوە بە شێوەیەکی هۆشیارانە و کاری دڵسۆزانە بۆ بەدیهێنانی سەرکەوتنی گەورە لە ئاوادانکردنەوە لە سەرجەم بوارەکاندا و بە تایبەتیش سوپاسی هەرێمی کوردستانی عێراق دەکەین بۆ میوانداریکردنی کارەکانی ئەم کۆنفرانسە. ئامادەبوانی بەڕێز ئەم کۆنفرانسە کە لەژێر ناونیشانی ئاراستە مۆدێرنەکانی قوبوڵکردن و تۆمارکردن چاکسازی و پەرەسەندن بەیەکێک لە گرنگترین کۆنفرانسەکانی مێژووی ڕێکخراوەکە دەدانرێت بە کۆبوونەوە و گردبوونەوەی سەرجەم برایان و کارکردن بۆ پەرەپێدانی سیستەمەکان و پرۆگرامەکان و دەوڵەمەکردنی زانکۆکان بە توێژینەوە پلانی استراتیژی کە دەبنە هۆی بەرەپێشبردن و پێشکەوتنی کارەکانی قوبوڵکردن و تۆمارکردنی خوێندکاران کە هاندەرێک دەبێت بە خوێندکارانی زانکۆ. لێرەوە من بۆتان بپات دەکەمەوە کە ئێوە لە شارەزایی و ئەجگا زۆرتان هەیە کە پێویستە کاری قوبوڵکردن و تۆمارکردن بەرەو پێشەوە ببردرێت و بگونجە لەگەڵ پێشهاتنەوەکانی سەردەم و بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ بە شێوە جیاوازەکانیەوە بەجۆرێک کە لە خزمەتی پەرەسەندن و پێشکەوتندا بێت کە ئێمە کاری بۆ دەکەین. لەم چارچێوەیەشدا پێویستە ئاماژە بۆ بدرێت کە ئەمیداری گەشتی ڕێکخراوەکە کار دەکات بۆ دروستکردنی و بنیانانی دروستکردن پەرەپێدانی متمانەی زیاتر لە نێوان زانکۆکان و بەتایبەت ئەو زانکۆیانەی کە ئەندامی ڕێکخراوەکان کارێکی نەرمونیانە بکرێت و کارێکی هاوبەشانە ئەنجام بدرێت بۆ فراوانکردنی چالەکیەکانی ڕێکخراوەکە و پتەوکردنی پەیوەندی تەکاملی لە نێوان ڕێکخراوەکە و زانکۆکان بۆ بەرەوپێشبردنی ئەدای خوێندنی باڵا بۆ بەرەوپێشبردن و گەیشتنەوە بە کاروانی پێشکەوتن لە جیهاندا. جەنابی وەزیری خوێندنی باڵا میوانە بەڕێزەکان، ئێمە بەو پڕیتوانای خۆمانەوە کار دەکەین بە دروستکردنی پەیوەندیەکی هاوکاریانە لە نێوان زانکۆکانی وڵاتە ئیسلامیەکاندا بەتای زانکۆکانی مالیزیا و تورکیا بۆ سوورگەتن لە ئەزموونەکانی ئەوان لە بواری قوبوڵکردن و تۆمارکردن و هەروەها دۆزینەوە هەلی کارکردن و هەلی ئاڵوگۆڕکردنی خوێندکاران و وانەوتنەوە لەگەڵ پتۆکردنی پەیوەندیەکان لەگەڵ دەستەی پشتپێبەستنی دامەزراوەکانی خوێندنی باڵا بۆ بەرزکردنەوەی جۆری کارکردن لێکەکانی قوبوڵکردن و تۆمارکردن بۆ پێشکەوتنی باشترین خزمەتگوزاری بە خوێندکارە بەڕێزەکان بە جیاوازی حەز و ئارەزوو ئاستەکانیانەوە لەگەڵ ڕەچاوکردنی گرنگی پەیوەندیەکان لەگەڵ ئەنجومەنە تایبەتمەندیەکان کە کار دەکەن بۆ پێشکەوتنی ئاسانکاری بۆ تۆمارکردنی ڕۆڵەکانمان کە خاوەن پێداویستی تایبەتین و وەڕخساندنی ڕێوشوێنی پێویست بۆ بتوانن هێرۆشانەکان لە ڕووی کات و شوێنەوە بە ئاسانترین شێوە ئەنجام بدەن بۆ زاڵبوون بەسەر ئەو بربەستانی کە دووچاری بوون و بەهۆی بارودۆخی تەندروستیانەوە. ئامادەبوونی بەڕێز، ئێمە کار دەکەین بۆ کاراکردنی و هاوکاری لەگەڵ ئەنجومەنی عەرەبی بۆ ڕاهێنان و داهێنانی خوێندکاران بۆ دەوڵەمەندکردنی پرۆگرامی خوێندکاران و ڕاهێنانی خوێندکاران لە وڵاتانی عەرەبی بۆ بەهێزکردنی هاوکاری لە نێوان خودی خوێندکاران لە نێوان سەرجەم وڵاتە جیاوازەکان و تەرکیزکردن ئەسەر باخە داهێنەرەکانیان. لێرەشدا سوپاسی بەڕێزتان دەکەم و ڕێی دەکەینم کە ئەمیداریگەشتی ڕێکخراوە دەکات بۆکردنەوەی کەناڵی هاوکاری لەگەڵ یەکێتی زانکۆکانی وڵاتانی عەرەبی و هەروەها زانکۆکانی وڵاتانی عەرەبی بۆ بەهێزکردن و پتۆکردنی کەیان و قاوەڕێی ڕێکخراوەکە و پێشکەشکردن و بەرزکردنەوەی پرۆگرام استراتیژیەکانی و دەوڵەمەندکردنیان بە هەر شتێکێک کە لە جیهان و تۆمارکردن و قوبوڵکردن تا هەیە و هیوادارین چەتر ڕێکخراوەکەمان گەورەتر بێت و زانکۆی زیاتر لە خۆ بگرێت بەتایبەت لە وڵاتانی عەرەبی مەغریبی عەرەبی. ئامادەبوونی بەڕێز.
اسمحوا لي أن أنتهز هذه بارم بدن الفرصة أم هلا بقوزمه بأن نرفع أجمل باقات الشكر والإحسان سپاس و والتقدير لكافة پیزین و الأخوة سایش خو ما الزملاء پیشکش ممثلي هاوریو الجامعات العربية دوستان ما بکن بتایبت لرخای زنکو عربی بتایبت زنکو کانی على إصرارهم سودانی على عربی المشاركة با في هذا سودانی لبجداری المؤتمر کردن لم کنفرانس ده وأن تكون لهم بصمة في إنجاح شن بنجي كان فعالياته هبير لا خصوصا تشارك وأنه كان ينعقد ده للمرة بتايبات الأولى كأمريكا تاريخ جارة المنظمة لمجرى على خلا أرض وكذا الرافدين كونفرانس لولاتي حبا ميزو منهم بتاني للعراق جنب بدريات وشعبه أوش لسان وهذه كي خوش رسالة ويسيان وبعراق وقال من عراق أحملها إليكم. أمش بيامي بريان الحضور وكمن الكريم. بوم هنا من على هذا أما دباني المنبر برد وهذه لمسك الأرض ويو المباركة لسلام خاك بشعبها بيروزو وقياداتها بقالكي نتقدم وسكر لجمهورية دكي العراق و شعبا بري وحكومة بشكل عام وحكومة كردستان بشكل خاص وجامعة السليمانية التقنية بوافر الشكر وعظيم سپاس و پیزانی التقدير خو من والامتنان راست عراق وقال عراق للجهود وهرمي المباركة كردستان وزانكوان والكرم هرمي الأصيل كردستان دكين بو والحواء أو والحفاوة كوشومي واندهرية والتكريم قرم من وقري خلال استضافة هذه الجمهورية بيشكش ما الشقيقة كرا للمؤتمر الثامن والثلاثين للمنظمة العربية للمسؤولين عن القبول والتسجيل مشددين على تكرار شكرنا برسان قبول لجامعة السليمانية التقنية ممثلة برئيسها ورئيس المنظمة وكافة كوادرها لإعدادهم المنظم والدقيق وجديتهم في إنجاح المؤتمر وحسن الاستقبال ومؤكدا أن هذا ليس بالغريب على بلدنا الثاني بلد الحضارات كلان كي شهرستاني ومناري زانستية لديه زمان همو جيهان شاتي ددان لسر آسي بازي روشن بيري شهرستاني ديريانو هي واي سر كوتنو پیش كوتني زيادتر وعراق دلكي دخوازين وخوابتان بارزة السلام عليكم ورحمة الله وبركاته. شكرا للدكتور بسام. سباسي دكتور بسام دكي. كلمة الوفود العربية المشاركة يلقيه هي الأستاذ الدكتور عبد الرحمن صديق محمد من جمهورية السودان فليتفضل. بسم الله الرحمن الرحيم. معالي الدكتور يوسف كوران جنابي دكتور يوسف وزير كوران التعليم العالي والبحث العلمي بإقليم كردستان العراق راعي المؤتمر سربرشتاري دكتور ألم فريدون علي رئيس جامعة السليمانية التقنية رئيس المؤتمر سروكي كونفرانس الدكتور بسام المحالين الأمين العام للمنظمة العربية للمسؤولين عن القبول والتسجيل دكتور بختيار عبيد شريف رئيس المنظمة العربية للمسؤولين عن القبول والتسجيل وهروها بري قبول كرنوتو ماركتين لازم كي بوليتكنيك استعمالي برزان سروكي زانكو كان بمختلف درجاتهم والقابهم دماني برز به جوازي بلو بوسيانوا عندما كونفرانس لسرتا دا بناوي خومناي وفدا بجدار بوكاني كونفرانس يسيوش تمين يرخلاوي عربي ببربرستان لقبول كرنوتو ماركتين بهم خوشة أو بري ريز وسباس وستايشي خوم أرستي هرمي كردستان عراق بكم بقالو حكومته دا مزرعة وكانيوا بو بيشوازي جرميان لا أم كونفرانسو و أو ميوانداريا بريزي كبشكشي إما كر إما اشتشمن بلا والسير ونامونيا چونك كردستان درختي كي ببرا الرقي كي الرقا كان لنا أرزان ولقبوا بكاني برا أسمان رشتن أبو ميمون الكردي كصحابية كينا وبرسو كشيخ محمود سعيد حفيد برزنجية وهلوا كردستان بريتيال صلاح الدين أيوبي كسيمبوله إبراهيم باشا بابان هلوها مصطفى باشا أمير الشعراء أحمد شوقي والرومانوس حضرتي نالي لقل چندين كسي نوداري تل لسر جام باركان علم ومعرفة كقرصة بيان شميرين كردستان هم آنا إيمانا لأن خومانا لرخلاوي عربي بوبر برسان لقبول كرنتو ماركردان بوبر ريشان ازيه وام بوانا دكتور ألان فريدوش سروكي زانكو وهروا دكتور بختيار ربيع شريف بري تو قبول ماركردني قشي دخين الرزيق وبرزانوا باشترين بياو بو وريكي برزو زوقيكي زورو خوشويستيكي قوري هبو إيمو همانيكو كردو ولم كونفرانس دا لجرنا النشاني خزم الكرني خنكارانكم عندكاتو ليردا بيويستا بتايبتي سباسي خوم أراسي برد دكتور بسام محادين
وهروها ئەندامانی لیژنەی جێبەجێکاری ڕێکخراوەکە بکەم بە تایبەتی تریشە خوێندکارانی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی بۆ پاڵپشتیکردنیان لە سەرخستنی کۆنفرانسەکە و هیوادارم ئەو خوێندکارانە لقێکی باش بوون بۆ ئەو ڕەچەڵەکە باشە لە کۆتایشدا بەناوی خۆم و وەفدە بەجەربەکانی کۆنفرانسەکەەوە دەڵێم خوا بتان پارێزی خەڵکی کوردستان و خۆشحاڵ بووین بە دیداری ئێوە و خۆشحاڵ بووین بۆ میوانەیە داریە گەرم و پێشوازی گەرمی کە لێمەتان کرد و دڵخۆش بین بەو سەوزی و ئاو و ڕەفتارە جوانانە. زۆر سپاس. شكرا للدكتور عبد الرحمن. سپاسی دکتۆر عەبدوڕەحمان دەکەین لە کۆماری سوودانەوە. تقرير عن ثقافة وعظمة العراق عن السليمانية بروعتها ومناظرها الخلابة عن جامعة السليمانية التقنية الرؤية والرسالة إليك بام فرمون يو رابورتك. من وسط أرض الخير ولد بلد الحضارات، بلد التراث والآثار، بلد الخيرات ومنابع الدجلة والفرات، ولد بلد الغيرة والسلام، العراق حديثاً وبلاد ما بين النهرين قديماً. حبيب أمك ذيلة رايعة وجميلة، ألف ليلة وليلة حب وغرام، هي حلوة هي جنها مزهرية، أصلها عربية دار السلام، كلنا العراق كلنا العراق كلنا العراق كلنا العراق. جمهورية برلمانية اتحادية وفقاً لدستور العراق، ويتكون من 19 محافظة عاصمته بغداد. وهل خلق الله مثلك في الدنيا. يقدر عدد سكان الجمهورية العراقية أكثر من 37 مليون نسمة، وغالبية سكان العراق مسلمين وتصل نسبتهم إلى 95%، وتصل الأقليات الدينية إلى 5% من السكان، غالبيتهم من المسيحيين والسريان، وتوجد أديان أخرى كالمندائية، الإزيدية، اليهودية، اليارسانية والبهائية. والعراق بلد ميلاد النبي إبراهيم عليه السلام وأرض الكثير من الأنبياء. الدستور الجديد للعراق وافق في يونيو 2004 على اللغتين العربية والكردية كلغتان رسميتان، في حين يعترف الدستور العراقي باللغة السريانية واللغة التركمانية كلغات إقليمية حسب الموقع. وكان الرئيس جلال الطالباني أول كردي شغل منصب رئيس جمهورية العراق، ليضيف إلى التاريخ السياسي العراقي سابقة جديدة إلى جانب سوابق أخرى سجلت باسمه. سلم على الجبل الأشم وأهله، ولا أنت تعرف عن بنيه من هم، وتقص كل مدبر رجل عنده، هو بالرجولة والشهامة مصعب. بالنسبة للتعليم العالي، يمتلك العراق الكثير من الجامعات في شتى المحافظات. محافظة السليمانية هي إحداها. السليمانية عاصمة الثقافة. يوجد في السليمانية العديد من المعالم الأثرية التي يزورها العديد من المواطنين، ولديها عدد كبير من المتاحف الزاخرة بالآثار لحضاراتها القديمة، إلى جانب أجمل المناطق السياحية. ولا تفارق الدبكة الكردية المناسبات والسفرات السياحية، إنها جزء من التراث الكردي.
الدراسة في إقليم كردستان وخاصة في مدينة السليمانية على مستوى عالي، حيث يتسابق الطلاب للحصول على درجات عالية لضمان دراسة أكثر كثافة للتعليم العالي. جامعة السليمانية التقنية، الرؤية والرسالة. جامعة السليمانية التقنية هي إحدى الجامعات الحكومية وعضو في الاتحاد الدولي للجامعات. هي واحدة من المراكز العلمية والثقافية الهامة في المنطقة. تأسست وحدة التخطيط الاستراتيجي في الأصل عام 1996 باسم هيئة المعاهد الفنية، وبعد عدة تغييرات في نهاية 2012 أصبحت جامعة السليمانية التقنية، التي انطلاقاً من إيمانها الراسخ بأن التعليم التقني هو حجر الأساس لنهضة المجتمع على الأصعدة كافة، لذا تعمل من أجل تقريب التعليم العالي في إقليم كردستان إلى سوق العمل وتلبية احتياجات قطاعات العمل والإنتاج الحكومية. وتضم الجامعة 5 كليات و8 معاهد، ويقع الحرم الجامعي الرئيسي في مدينة السليمانية. وتسعى الجامعة إلى تنمية المجتمع المحلي والارتقاء به من خلال رفضه بالملاكات العلمية الفنية بالتخصصات المختلفة. وتعمل الجامعة على مد جسور التواصل مع نظيراتها المحلية والإقليمية والعالمية من خلال توقيع اتفاقيات أو مذكرات تفاهم معها لتبادل الخبرات والزيارات وتوطيد مكانتها في الخارطة الأكاديمية العالمية، فضلاً عن تعريف الآخرين بالشعب الكردستاني وتعزيز علاقات الصداقة والتعاون معهم. ولليوم أبرمت جامعتنا مذكرات تفاهم مع أكثر من 60 جامعة معترف بها، ضماناً لمستقبل زاهر لطلابنا وخريجينا. فليتفضل كل من السادة الأستاذ الدكتور بحريك البرزان دكتور بسام المحادين الأمين العام للمنظمة أمين داري قشتير رخراوي عربي وبرز بختيار أبي الشريف السروكي استير رخراوي عربي بفرمون بو بشكش كردن قلغاني رخراوك بو لا برزان بحريك البرزان. جنابي وزير خوني بالا توجيني زانستي برئيس دكتور يوسف غوران بافربت. فليتفضل الدكتور آلان فريدون رئيس جامعة السليمانية التقنية. فلتتفضل السيدة الكريمة شاناز إبراهيم أحمد فرمي. فليتفضل الدكتور خطاب شيخاني بريوبري قشتي بلان دانا لوزارة الخوني بالا سرك اللجنة بالا قبل كل بفرمي.
لسام برزنتكين سباسي بسام دكتور بختيار